فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە وتاری ڕابردوودا باسی نەرمونیانیمان کرد. نەرمونیانی ئەو ڕەوشتە جوانەی کە خوای پەروەردگار بیبەخشێ بە هەر کەسێک بەڕاستی خێرێکی گەورەی پێبەخشیوە، ڕزگار دەبێت لە مەینەتیەکانی ژیان، ئەگاتە دوامەنزڵی سەرکەوتن و ئامانجەکان و هیوایەتەکانی ژیانی. بە پێچەوانەشەوە ئەو کەسانی کەوا توندوتیژن کە بێبەشن لە نەرمونیانی تووشی گرفتاری زۆر دەبن، بەردەوامی خوا لە پەشیمانیدان، بەردەوام لە ژیاندا پەشیمانن. ئای خۆزگەوام نەوتایە، خۆزگەوام نەڕۆیشتمایە، خۆزگەوام نەکردایە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێ: فبما رحمة من الله لنت لهم. أي محمد صلى الله عليه وسلم برحمة مهرباني خواي پروردگار تو لقل هاوڵەکانتدا دا لقل صحابەکانتدا کە لە دەورتان نەرمونیانی واتە ئەوە ڕەحمەتی خوایە کە پێی بەخشیوی. خوای گەورە خۆی پێغەمبەرەکەی نەرمونیان کردووە. ڕەحمەتی خوای ئەی محەممەد صلی الله عليه وسلم بە ڕەحمەتی خوا تۆ نەرمونیانی لەگەڵ کەسانی دەوروبەرت و هاوڵ و سەحابەکانتدا. بۆیە هەر کەسێک بزانن کەسێکی نەرمونیان بوو ئەوە میراتی پێغەمبەری بەرکەوتووە. بەشێک لە میراتی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەرمونیانیە، میراتە هەرە گەورەکەیە. ئەوەش ڕەحمەتی خوایە. دڵت بە خۆت خۆش بێ. ئێستا کە تۆ بیسەر و بینەری ئەم وتارەی بەڕێزم بزانە، ئەگەر کەسێکی نەرمونیانی یەکسەر سوزدەی شکر بۆ پەروەردگارت بەرە، بڵێ سوپاس بۆ خوا، ڕەحمی خوا بەسەرما باریوە کە نەرمونیانم. سپاس بۆ خوا بەشێک لە میراتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕابەر و چاوساغەکەم کە محەممەدی خۆشەویستە عليه الصلاة والسلام بەر من کەوتووە، بۆیە نەرمونیانم. جا خوا دەفەرمێ: وەلەو كنت فظا غليظ القلب لانفضوا من حولك. دڵنیابە ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەگەر تۆ کەسێکی قسەڕەق بوویتایە. فەض لە زمانی عەرەبیدا بەو ئاوە دەوترێت کە لەناو وەرگی حوشترایە، لەناو وەرگی حەیواندایە. کاتی خۆی کە خەڵکی چوونە بیابان ئاویان دەست نەکەوتەوە، ئاوی کوندەکانیان لێبڕاوە بۆ ئەوەی بەس لە مردن ڕزگاریان بێ و دەمیان تۆزێ تەڕ بێ، حوشترێکیان سەر بڕیوە. ئەو ئاوەی لە پشتی کۆپانەی حوشترەکەدا کۆبووەتەوە لە ناو وەرگیە، ئاوێکە زۆر بۆ ناخۆشە. دە تۆ دیقەت بدە، ئەو ئاوە حوشترەکە خواردوویەتیەوە لەو چیسەیەدا چەند ڕۆژ و هەفتەیە ماوەتەوە لەناو ئەو گەرمیەدا. بەس بزانێت چەند تامی تاڵ بووە، چەند بۆگەن بووە، چەند ناخۆشە. دەهاتن ئەو چیسە ئاوایان دەکردەوە بەس بۆ ئەوەی نەمرن، چەند لۆپێک چەند قومێکیان لێ دەخواردەوە تا دەگەنە ئاوەدانی و ڕزگاریان دەبێت. قورئان دەفەرمێ هیوا هەیە ئەوەندە قسەکانی تاڵە وەکو ئەو بۆ گەناوەی ئاوی ناوسکی حوشتر وایە کە قسە دەکا بۆ دڕۆ ناچێ، ناتوانانی گوێیەکانت پێی ناڕەحەتە، مەعیدە نایبە، گەدەن نایبە، هەزم ناکرێ بە مێشکت. خوا دەفەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەگەر تۆ قسە تاڵ بوویتایە، قسە ڕق بوویتایە، قسەکانت زبر و ڕوشکێن بوونایە، غەلیظ القەلبی دڵت ئەستور بوویایە، کەسێکی دڵڕق و بێبەزەیی بوویتایە، سۆز و نەرمونیانی نەبوویایە، لانفضوا من حولك. دڵنیابە ئەی محەممەد صلی الله عليه وسلم هەموو هاوڵەکانت لە دەورت دەپڕژان. فەض بەوە دەوترێت تەسبیحێک بێنە کاتێک کە داوەکەی دەپچڕێنی لەسەر کاشیەک لەسەر چیمەنتۆیەک، بەس بزانە ئەو دەنکانە هەر یەکەی بەلایەکا دەڕوە، هەر نازانی کەوت نەچوێەوە. ئاوا ئینسان ئەگەر قسە زبر و ڕووتاڵ و دڵڕق و بێبەزەی و بێسۆز بێ، کەست بە دەورەوە نامێنێ. بەخوا وەکو دەنکی تەسبیحەکە هەر یەکەی بەلایەکە کە پسرا دەڕوە. دایک و باوەگە گە نەرمونیان نەبن لە ماڵە، مناڵەکان لە دەوریان دەتۆرێن. تۆ لەسەر کارەکەتدا بەخوا کەسێکی نەرمونیان نەبی، بەڕێوەبەرێکی بەڕێز نەبی، فەرماندەیەکی دڵ بەسۆز نەبی، زمان شیرین نەبی، کەست بە دەورەوە نامێنێ.
یەک هاوڵت بۆ نامێنێتەوە نبینی هیوا هەیە یەک ڕەفیقی لەم سەر زەوێ نەماوە لەگەڵ کەسە ئیدارە ناکە بەس هی دووشتە خۆ پارەی کەسی نەخواردووە خۆ دزی نەکردووە خۆ زینای نەکردووە عەرەقی نەخواردووە قماری نەکردووە زوڵمی لە کەس نەکردووە زلەیەکی لە کەس نەداوە بەس لەبەر دوو سفەت بە دوو سیفەت هەموو کەسی لە خۆی کردووە بۆتە ناحەزی هەموو کەس یەک هاوڕێی نەماوە زمانی زبر زمانێک تیش قسەی بۆگەن و ناخۆش دووەمیان دڵێکی ڕق بێبەزەیی بێسۆز ئەمانە کەسیان بەدەورەوە نامێنێ بۆیە قورئان پێمان دەفەرمێ نەرمونیان بە نەرمونیانی ڕەحمەتی خوایە بەرت کەوتووە نەرمونیانی میراتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەوانی مامۆستای ئاینی و میراتی پێغەمبەریان بەرکەوتووە ئەبێ شانازی بەوە بکەن کە خزمەتکاری میحرابەکەی پێغەمبەر بن صلی الله عليه وسلم دەبێت لە هەموو کەس نەرمونیانتر بن زمانیان شیرینتر بێ دڵیان گەورەتر بێ سۆزیان زیاتر بێ بەزەیان بۆ خەڵک بەتایبەت بۆ گونەهبارانیش زۆر بێ بۆ گونەهبارانیش بۆ کافرانیش بەڵێ مامۆستای ئاینی زیرەک ئەوە نییە بە توانە و بە ئیمان ئەو کەسە نییە کە بەڕاستی قسەکانی ڕقە کە ڕوشکێنە کە جوێن فرۆشە کە شعوری خەڵک تەنانەت بێدینەکانیش بریندار دەکا چونکە ئەوە دەیانکا بە ناحەزی ئاین ئێمە بەڵگەمان چییە سوڕەتی تاهایە خوای پەروەردگار دوو پێغەمبەری بەڕێزی خۆی موسا و هاڕوونی برای هەردووکیان پێغەمبەرن دوای ئەوەی موسا دەگەڕێتەوە هاڕوونی براشی لەسەر داوای ئەو دەبێتە پێغەمبەر وەکو باڵپشت و پشتیوانێک هەردووکیان دەچنە لای کافرترین خەڵکی سەرزەوی لە ڕووی عەقیدەوە کافرترینە دەیگو ئەنا ڕەبوکم الأعلا من خوای هەرە گەورەی ئێوەم خەڵکینە خوای چی چی ما لەکم من ئیلاهین غەیری ما علمتم من إله غيري هیچ شک نابم خوایە کە بێت جگە لە من یعنی لە ڕووی عەقیدەوە لەوە کافرتر لەسەر زەوی نەبووە دووەم لە ڕووی هەڵس و کەوتی ستەمکارانەوە منداڵکوش سەربڕی کۆمەڵک مناڵ لە پێناوی کورسی و مانەوەی خۆیدا بێبەزەیی واتە دیکتاتۆرێکی خراپەکاری خوێن مژی چەوسێنەری کافری پیس بەڵام کاتێک مەجای تەبلیغ و دەعوە و بانگەوازە بۆ لای خوای پەروەردگار خوا بە موسا پێغەمبەر و بە هاڕون پێغەمبەر دەفەرمێ فقولا له قولا لينا لعله يتذكر أو يخشى کە چوون بۆ لای قسەی لەگەڵا بکەن بەڵام قسەکانتان لەیینا با نەرمونیان بێ با زمانتان شیرین بێ بە هەست و سۆز و خۆشەویستیەوە قسەی لەگەڵا بکەن لەیینا وەکو ئاو با قسەکانتان نەرم بێ بەڵکو بگاتە ناو دڵی لعله يتذكر أو يخشى بەڵکو بیر بکاتەوە بەڵکو بترسێ لە سزای خوای پەروەردگار ئیشی ئێوە ئەمەیە خۆ خوای گەورە بەڕێزان بە دڵنیاییەوە بزانن کە یەقینی پەروەردگار لەسەر ئەوە بووە کە فیرعەون بە کافری دەمرێ بەڵام تۆ ئیشت ئەوە نییە ئەی پێغەمبەری خوا ئەی دوو پێغەمبەرە بەڕێزەکە فیرعەون بە کافری دەمرێ یان نا ئیشی تۆ گەیاندنی بانگەوازەکەیە پێی ئەوەش نابێ بە هەڕەشە بێ بە جوێن بێ بە قسەی ناشرین بێ بە زبر بێ بە دڵی ڕاق بێ فقولا له قولا لينا حتا بۆتان دەکرێت زمانتان با لەگەڵ یا شیرین بێ بە قسەی نەرمونیان قسەی لەگەڵا بکەن بۆ ئەوی تەئسیری تێ بکە کاتێک کە تەئسیری تێ ناکە تۆ حجەیەک نەداوە بەدەستەوە بەڵگەیەک نەداوە بەدەستەوە کە ئەو لە ڕقی قسەکانی من ئاوای کرد بێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیحی بوخاریدا بە ژمارە فەرموودەی 6024 و لە صحیحی مسلیمە بە ژمارە فەرموودەی 2165 ئەم حەدیسە پیرۆزە هاتووە سەروەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێ إن الله يحب الرفق في الأمر كله بزانە بەدڵنیاییەوە خوای پەروەردگار نەرمونیانی پێخۆشە لە هەموو کاروبارێکدا كله لە هەموو کاروبارێکدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم فەرموودەدا دەفەرمێ هەر یەکێک لە ئێوە با سەیری خۆی بکە ئەمرەکە ئیش و کارەکەی تۆ چییە کار بەدەستی خوا پێی خۆشە کار بەدەستێکی نەرمونیان بی خوا چەند خۆشە دەچیتە فەرمانگەیەکەوە کەسێکی ڕووخۆش زمان شیرین واللهی ئیشەکەشت ئەگەر نایاسایی بێ بۆن نەکە چونکە زمانی شیرینە چونکە ڕووی خۆشە تۆ هەر مەمنونی دایان جار وتومە حکومەت کە خەڵک ڕقی لێتی هی کۆمەڵە کار بەدەستە هی کۆمەڵە بەرپرسە هی کۆمەڵە فەرمانبەر و مدیر عام و ئەوانەیە کە ئەوەندە زمانیان زبرە کە ئەوەندە بێڕێزن لەگەڵ هاوڵاتیدا
کە تۆ دەچی و هیچ ڕێزێکت لێ ناگرێت زمانی زبرە و بڕوشکێنت دەکا والله خواخواتە ئەو حکومەتە لە ناوچێ با تۆش لە ناوچی بۆی کورسیەکە و تەختەکەی ئەوی شتێک چێ بۆیە ئەگەر کار بەدەستی هەوڵ بدە بە ئەمە خوا لە خۆت ڕازیکە نەرمونیان زمان شیرین دڵ گەورە بەڕێز و بە حرمەت بە ئەگەر ئیشەکە دایک و باوکێکی میهرەبان بە زمان شیرین بە هەڵمەچەوەکو شیر بەسەر مناڵەکانتە ئەگەر مامۆستای خوام قوتابی چەند ئەو مامۆستایی خۆش دەوێت کە نەرمونیانە ئەی چەند لەو مامۆستایە بێزارە کە تند و تیژ و زبر و زمان زبرە ئەگەر دوکانداری حد دوکانداری وا هەیە ڕزقەکەی بەهۆی ئەوەوە زیاد بووە کە ڕووی خۆشە لەگەڵ خەڵکە کە نەرمونیانە شتێک دەبێتەوان لێت وەردەگرێتەوە تووڕە نابێ ناڵە دەستکاری شتەکانت کرد جاری وایە زەرەدی لێدا مشتری لە جیاتی قازان کرد چی ئەم هەر نەرمونیانە دڵی ناڕەنجێنە بۆی جارێککە نەتۆرێتەوە ئەو نەرمونیانێ خوا زۆری پێخۆشە لە هەموو کاروبارێکە سایقی تەکسیەکی سایقی پاسێکی تخوا سایق تەکسی هەیە سایق پاسەیەکە لەگەڵ یا سەر دەکەوی چونکە ئینسانێکی ئەوەندە نەرمونیان و بەڕێزە حەزەکەی جاری شترکە چویتەوە ئەو شوێنە ئەو گەراجە فڵان کەسی لێبێ و سەرەی بێ بۆی کە تۆ لەگەڵ ئەوە سەرکەوی ئەی ئەگە کەسێکی زبر و دڵ ڕق و تند و تیژ و ڕووگرش بێ وەڵی خواخواتە زوو بگەیتە جێوجارێککە مەجارت بێ لەگەڵ یا سەر ناکەویەوە بۆیە بزانین ئین الله يحب الرفق في الأمر كله خوای پەروەردگار نەرمونیانی پێخۆشە لە هەموو کارێکە هەر پیشەیەکت هەیە ئەگەر دەزانی خوا کارەکەتی پێخۆشیان نە سەیری خۆتکە نەرمونیان بووی خوا پێی خۆش بووە نەرمونیان نەبی و تند و تیژ بی خوای گەورە پێی خۆش نەبووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیح مسلمە بە ژمارە فەرمودەی 2592 هاتۆ دەفەرمێ إن الرفق لا يكون في شيء إلا زانه ولا ينزع من شيء إلا شانه نەرمونیانی لە هەر شتێکا بێ ئیلا جوانی دەکا نەرمونیانی لە هەر کاروبارێکا بێ جوانی دەکا ولا ينزع من شيء إلا شانه نەرمونیانی لە هەر کارێک چەندە خێر بێت چەند چاکە بێ کە بە نەرمونیانی ئەنجام نەدرا ئیلا دڵنیا بە ناشرین دەبێ هەر کاروبارێک بە نەرمونیانی بکرێت جوان دەبێت جا نەرمونیانی بەڕێزان لەگەڵ خاو و خلیسکی جیاوازە لێمان تێک نەچێ یعنی هیوا هەیە کارێک ئەگەر هی 5 دقەیە بە سعاتێ بۆ جێبەجێ ناکرێەوە خاو خلیچکەوە نەی لێکراوە ینی کەسێکی گورجوگۆڵی بەڵام لەگەڵ ئەو گورجوگۆڵی تند و تۆڵیەتدا نەرمونیانیشی شوشەکە لە شوێنی خۆی دادەنێی بە کاتی خۆیدا لە شوێنی دیاریکراوی خۆیدا ناڵی تەقەشی دەبێ ئەویان گرنگە ئەوە گرنگە نەک ئینسانی خاو خلیچک نەرمونیان نییە لێمان تێک نەچێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە صحیح مسلمە بە ژمارە فەرمودەی 2592 من يحرم الرفق يحرم الخير هەر کەسێک لە نەرمونیانی بێبەش بوو لە هەموو خێر و چاکەیەک بێبەش دەبێت یعنی بەڕاستی بەردەوام دژیش خێر چییە بەدڵنیایەوە شەڕە بزانە ئەگەر لە نەرمونیانی بێبەش بووی چوویتە بازنەی شەڕەوە دوو بازنەمان هەیە تا نەرمونیان بجوڵیتەوە لە بازنەی خێردای کە لە نەرمونیانی ترازای وردە بەرەو بازنەی شەڕ ڕۆی دەکەوێت ناو بازنەی شەڕەوە دە ئینسانی عاقڵ هەرگیز خێر بە شەڕ ناگۆڕێتەوە من يحرم الرفق يحرم الخير هەر کەسێک لە نەرمونیانی بێبەش بوو لە خێر بێبەش دەبێت نەرمونیانی بەڕێزان نەک هەر لەگەڵ مرۆڤدا بەڵکو لەگەڵ ئاژەڵەکانیشدا لە ئیسلامی ئێمەدا فەرمانی پێکراوە ئیمامی سەخاوی کتێبێکی هەیە تەحریر الجواب عن مسألة ضرب الدواب حتى زانانی ئێمە لەسەر ئەمە کتێبیان داناوە لەسەر لێدانی ئاژەڵ کە نەهی لێکراوە ئازاردانی باڵندە ئاژەڵەکانیش نەهی لێکراوە دەبێت لەگەڵ ئەوانیش نەرمونیان بی فرمودەیەک دێنێتەوە کە ئیمامی ئەحمەد بە سەنەدێکی حەسەن هێناوێتی سەوادەی کوڕی ڕەبیعە دەفەرمێ لە خزمەت پێغەمبەرا بووم صلی الله عليه وسلم ماوەیەک لە خزمەتیان مامەوە دوای ئەوەی کە ڕۆیشتم پێغەمبەری خوا حوشترێکی مێی دامێ حوشترە مێیەکی دامێ فەرمووی ئەگەر ڕۆیشتەوە بۆ ماڵەوە ئاگال لێبێ ئەم حوشترە یەکەم خواردن و ئالیکی باشی بدەیە تین و برسی مەکە دووەمیان بەو ژنانە بڵێ ئەم حوشترە شیردەرە گوانەکانی پڕن لە شیر دەیدۆشن بە ئافرەتەکان بڵێ بانی نۆکیان بەردەوام بکەن بانی نۆکیان درێژ نەبێت چونکە بەهۆی نینۆکە درێژەکانیانەوە گوانی ئەم وشترە بێزمانە ئازاری پێدەگا سبحان الله چ کەسێک هەیە لەوانەی باسی مافی ئاژەڵ دەکەن بیریان لەوە کردی بێتەوە ئەمر بەوە بکە ئافرەت لە کاتی دۆشینی حیوانەکەدا ئاگای لە نینۆکی بێت ناوێت بە نینۆکەکانیشی لە کاتی دۆشینە درێژ بن با بەردەوام نینۆکیان کورتکەنەوە بۆی لە کاتی دۆشینە ئازار بە گوانی ئاژەڵەکە نەگەێنن ئیمامی ئاژوری دەفەرمێ ئەگەر کەسێک قورئانی دەخوێند
دەرسی قورئان خوێندنت بە کەسێ دەوت قورئانەکەی باش بۆ ڕەوان نەدەکرا بەردەوام هەڵەی دەکرد ئەفەرمێ مافی ئەوەت نییە لێی تۆڕەبی هەر نەرمونیان بە لەگەڵیدا با یەک جزو قورئانی بخوێنێ نەقسی جزو قورئانی پێڕەوان بکرێ بەڵام نەرم بە لەگەڵیە لێی تووڕە مەبە چونکە ئینسان هەرچەند لە خزمەت کەلامی خواشا بێ ئەگەر مامۆستاکە لێی تووڕە بوو دڵی هەڵدەکەندرێ ئیمامی ئاژووری دەفەرمێ دوور نییە جارشکە نایەتەوە بە مزگەوتە هەر تەرکی نوێژیش نەکا بۆیە نەسیحەتی کردن فەرمی ئەو کەسانی قورئان بە خەڵک دەڵێن ئەبێ زۆر نەرمونیان بن زۆر دڵیان گەورە بێ و زمانیان شیرین بێ ئەمڕۆژ لە قوتابخانەکاندا ئەمە ئامۆژگاریەکە بۆ مامۆستایانی بەڕێزیش قوتابیەک چەند تەمبەڵ بێ وانەکە وەرنەگرێ هێشتا دەبێت تۆ نەرمونیان بی لەگەڵیدا بەتون دوو تیژی بەتەری خنەوە لە بەرچاوی هاوڕەکانیدا ئەوەی دەشیزانە لە بیری دەچێتەوە بۆیە مامۆستای سەرکەوت و پەروەردەکاری سەرکەوت و ئەوەیە کە نەرمونیانی لە کارەکانیدا لە دەرسەکانیدا لەوانەکانیدا ڕەنگ دەداتەوە بەتایبەت لەگەڵ ماڵ و منداڵی خۆتدا ئینسان لەگەڵ هەموو کەسە زیاتر لە مەگەڵ منداڵەکانی خۆت تێکەڵاوی مەسئولیەتیان لەسەر شانی تۆیە ئەو خەڵکە لەو سەرجادەدا مەرحەبای دەکا و دەڕوە بەڵام ئەوەی کە بۆ تۆ دەمێنێتەوانێ و بەرهەمی خەباتی تۆیە بەرهەمی ڕەنجی چەند ساڵی تۆیە ومێدی داهاتووی ژیانی تۆیە منداڵەکانتن لەگەڵ یانە نەرم بە لە کاتێکە هەڵەیەک دەکەن سەرپێچیەک دەکەن کارێک دەکەن کە بەدڵی تۆ نییە فەرمانێکت پێکردون و جێبەجێیان نەکردووە هێشتا هەر نەرمونیان بە مادام تۆ مسلمانی شوێنکەوتوی پێغەمبەری صلی الله عليه وسلم ئیمامی ئیبن حیبان لە صحیحەکەیدا ئەم حەدیسەمان بۆ دەجێڕێتەوە دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە لە جەنگە لە شێر ئازاتر بووە ئەو کاتانی کە لە جەنگە سەحابەکان تینیان بۆ دەهات خۆیان لە پشتی پێغەمبەرەوە دەگرتەوە واتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ ئەو هەموو بەهێزیەدا ئەو هەموو غیرەتە ناوازەیەدا کە سەحابەکان لە کاتی تێکڕژانی جەنگدا پەنایان بۆ پێغەمبەری خوا دەبرد و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەرەو ڕووی کافران دەوەستایەوە بەڵام کاتی دێتە ماڵەوە پێشوا ئیبن حیبان لە صحیحەکەیدا دەفەرمێ كان رسول الله صلى الله عليه وسلم يدلع لسانه للحسن بن علي فيرى الصبي حمرة لسانه فيهش إليه حسيني كري إمام علي کچەزای پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ماڵی پێغەمبەرە بەخێو دەکرا داهاتە ماڵی پێغەمبەر فاتیمە دایدەنێتە کارەکانی جێبەجێ دەکرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یاری لەگەڵ ئەو منداڵەدا دەکرد ئەو پاڵەوانی ناو جەنگە لە ماڵەوە چۆن بوو زمانی دەردێنا بۆ مناڵەکە زمانی لێ دەردێنا حسینیش منداڵ بوو حسینی کوڕی ئیمامی عەلی کوڕی فاتیمە دەفەرمێ دەستی دەبر بۆ زمانی مناڵەکەش دەستی دەوی زمانی بگرێت پێغەمبەر زمانی دەخستەوە ناوە دیسان زمانی دەردێنایەوە بەم شێوەیە یاری لەگەڵ پێغەمبەری خوادا دەکرد صلی الله عليه وسلم لە صحیح مسلمە هاتووە ئەنەس دەفەرمێ ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نردمی بۆ شتێک فەرمووی ئەنەس بڕۆ ئەو شتە بکڕە ئەنەس منداڵێک بۆ لە ماڵی پێغەمبەرە دەژیا خزمەتی ماڵی پێغەمبەری خوای دەکرد صلی الله عليه وسلم فەرمووی ئەنەس بڕۆ ئەو شتە بکڕە دەفەرمێ کاتێک کە ڕۆیشتم چوم تۆش کۆمەڵە مناڵ بووم وەڵا لەگەڵ مناڵەکانە خافڵام دەستم کرد بە یاریکردن لە بیرم چۆ کە پێغەمبەری خوا بۆچی ناردوم پێغەمبەر جوال لەوە چێ کۆمەڵە میوانی هەبێت چاوەڕێی خواردنێک بکەن شتێک بکەن ئەها جاریوات تۆ کۆمەڵە میوانت هەیە مناڵەکەت بنێت بڕۆ لەو دوکانە هەندە میوە بکڕات سەرسێک بکڕە شتێک بکڕە مناڵ چای بە کۆمەڵە مناڵی هاوڕێی خۆی دەکەوە دەست دەکا بە یاریکردن و لە بیری دەچێتەوە دیارە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناڕەحەت بوو ئەم منداڵە هەر نەهاتەوە میوانەکان ڕۆیشتن و مناڵ هەر دیار نەبوو پێغەمبەری خوا ڕۆی بە شوێنیە دەفەرمێت کە بینی میوا لەگەڵ مناڵانە دانیشتم و دەستم لە خۆڵای و یاری دەکەم پێغەمبەری خوا لە دواوە گرتمی فەرمووی یا ئونەیس ئەذهبت حيث ئەمەرتوکە ناوەکەی کورد کردەوە ئەنەسۆکە ڕۆڵێکیان ئەوە ڕۆیشتی بۆ ئەوی شەی من ناردمی قلت نعم وتم ئەنا ئەذهب بەڵێ ئەی پێغەمبەری خوا ئێستا دەڕۆم بەبیرم هاتەوە ئیشەکەم ئیهمال کرد بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچ لێم تووڕە نەبوو حتى ئەنەس دەفەرمێ دایمە لە بیرێتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر جار سوحبەتی لەگەڵا دەکردم یاری لەگەڵا دەکردم دەفەرمووی یا ذەل ئوذنەین هەی دوو گوێ منیش دەستم بۆ گوێ خۆم دەبێت بزانم دوو گوێم هەیە سێ گوێم هەیە خۆم کەسێ دوو گوێ هەیە بەڵام بۆی دڵی ئەم منداڵە بەم قسە خۆشانە نەرم کە ئیمامی ئیبن ماجە دەفەرمێ نوعمانی کوڕی بەشیر دەژێڕێتەوە دەفەرمێ ئوهدیە لڕەسوول الله صلی الله عليه وسلم عنب من الطائف پێغەمبەری خوا ترێکی جوانی لە تایفەوە بوو هات ترێی تایفی فقال خذ هذا العنقود فأبلغه أمك فەرمووی دایکت ئافرەتێکی زۆر بەڕێزەوە و خوشکێکی دڵسۆزی خۆم وایە زۆر خزمەتی ماڵی پێغەمبەری خوای کردووە صلی الله عليه وسلم نوعمان ئەم هێشوە ترێ جوانە ترێی تایفە و لە تایفەوە هاتۆ بە دیاری بۆم بیبە بۆ خزمەت دایکت و با دایکت لێی بخوا دایکت حەزی زۆر لەم ترێ جوانەیە لە پاداشتی ئەو هەموو چاکەی کە خزمەت بە ماڵی پێغەمبەری خوای کردووە صلی الله عليه وسلم قال فأكلته قبل أن أبلغه إياها
نوعمان خۆی دەجارێتەوە دەفەرمێ کاتێ بردم لە ڕێگا سەیرم کرد بەخوا ترێکی جوان و تازە و خۆش و شیرین بۆڵێکم لێ خوارد وەڵی زۆر تامی خۆش وڵا بۆڵێکم لێ خوارد وڵا تا گەیشتمەوە نزیک ماڵەوە بۆڵم لێ بڕی بەس داسکەکەیمە بۆ فڕێمدا و لەبیر خۆم بردەوە ئیتر مەسەر پێچ فەرمانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بەڵام مێر بنداڵێکە ئیتر هەڵە دەکا فلما كان بعد ليالي دوای چەند شەوێک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تووشم بوو قال ما فعل العنقود دیارە پێغەمبەری خوا بە وحی خوای بە دڵڕووناکی خۆی زانیوێتی کە منداڵەکە ترەکەی نەگەیاندەوە بەدەم و چاویات دیار بوو ئەها کەسێک کارێکی پێ بکەی هەر سەیری ناو چاویت کرد دەزانی کە کارەکەی هەڵەیە یان نەیکردووە یان درۆ دەکات لەگەڵتا پێغەمبەری خوا فەرمووی هێشوە ترەیەکەت چی لێ کرد هەل بەلەغتەه گەیاندە دەستی دایکت قلت لا وتم نا وڵی پێغەمبەری خوا بۆڵێکم لێ خوا بەخوا خۆش بوو بۆڵێکی ترم خوا بۆڵێکی ترم خوا وڵا تا گەیان ماڵەوە بۆڵ بڕم کردو هیچم لێ نێر وەڵا لاسکەکەیم فڕێدا و دایکم هەر چاویش پێی نەکەوت فەسەمانی غودەر فەرمووی ئای غەدار ئای غەدار ئەمە شت کرد ئیتر پێغەمبەر نە لێیدام نە لێم تووڕە بوو نەشکاتی لای دایکم لێ کردم بە سوعبەتەوە فەرمووی هەی غەدار ئەمە شت کرد بە نەرمونیانی تۆش دەتوانی بە نەرمونیانی فەرمووی ئەمە غەدرە ئەمە غەدر بوو تۆ کردت ئەمانەتەکەت نەگەیاندە شوێنی خۆی ترێک بۆ دایکی بەڕێزت دانرا بوو ترێکەی دایکت خوارد هەی غەدار ئەمە شت کرد ئیتر پێغەمبەری خوا هیچ کەی لەسەر نەڕۆی هیچ قسەیەکی تری پێ نەوتم ئەوەشی بە نەرمونیانی پێوتم بۆیە بە نەرمونیانی دەتوانین بگەینە ئامانجەکانمان ومێدەوارم کە خوای پەروەردگار لە نەرمونیانی بێبەشمان نەکا یا ڕەبی خۆیان کەسێکی نەرمونیان بین بە ڕەحمەت و میهرەبانی خۆت بمان بەخشی لە صیفاتی تند و تیژی لە عنف لە دڵڕەقی لە زمانی زبر ڕەحم بە حاڵمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی ڕۆژ و نوێژ و تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان بە گەورەی خۆت قبوڵکەی ڕەمەزان فێری نەرمونیانیمان بکە والسلام عليكم ورحمة الله وبركاته فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم